بسم الله الرحمن الرحيم. حمد و سپاس تەنها بۆ الله، سەلات و سەلامیش بۆ جانی پێغەمبەری پێشەوە صلی الله عليه وسلم. ئەم کاتتان باش بەڕێزان و خۆشەویستان. دەسەڵاتدارانی ئەم هەرێمە ڕۆژێ بەڵێنێک دەدەن بە خەڵک، ڕۆژێ قسەیەک دەکەن بۆ خەڵک، وا ئەزانن کە ئەوان لە شوێنێکن و خەڵکێک نایان ناسێ و نازانێ بەڵێنەکانیان تەنها چەند سعاتێک خەڵک باوەڕی پێ دەکات. ئەوەی سەیرە ئەوەیە کە لەم هەرێمی کوردستانە ساڵانێک وەکو دەوڵەتێک تەعاملمان دەکرد. ساڵانێک ئەم هەرێمە ئەوەندە بە شێوازێک مامەڵەی دەکرد کە مامەڵەی وڵاتێکی سربەخۆ. دوجار وەی لێ هات ئێستا ڕۆژ بە ڕۆژ لە قالب دەدرێن لەلایەن حکومەتی عێراقیەوە، ڕۆژ بە ڕۆژ. یعنی ئەگەر دیقەت بین تا کاتی ڕیفراندۆمەکە ئێمە وەکو دەوڵەتێکی سربەخۆ بووین. ئێستا حکومەتی عێراقی ڕۆژ بە ڕۆژ ئەم هەرێمی کوردستانە لە قالب دەدا، ڕۆژ بە ڕۆژ سەلاحیەتمان کەم دەکاتەوە، ڕۆژ بە ڕۆژ وا لەو هەرێمە دەکا کە پێی دەڵێ ئیتی بەسە با پێت دەبەرە خۆت نەڕوە زیاتر مەڕ. ئەمەش بۆ وای لێ هات، لەبەر چی وای لێ هات؟ لەبەر ئەوەی کە بەڕاستی سیاسەتێکی نادروست، سیاسەتێکی ناشەفاف و ناڕوونی لە داهات و لە خەرجی و لە هەموو شتێک و لە سیاسەتکردن فرم ئەوە نەتیجەکەیەتی. فرم ئەوە ئەمڕۆ 9/6/24 تا ئێستاکە 2 مانگ و 8 ڕۆژە مانجی چواری هێزانامینەکان دابەش نەکراوە موچە. ئەمڕۆ 9/6 تاوەکو ئێستاکە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان موچەی مانجی 5 دابەش نەکراوە. کەچی زۆریش بەڵێنیان بە خەڵک داوە وا دەکەین و وا دەکەین و وا دەکەین. سەرەڕای تەمان بەڵێنی حکومەتی عێراق و هەرێم کەچی موچەی فەرمانبەران هەمیشە دوا دەکەوێت. یعنی تۆ سیر کە بەرەبەری جەژنە، سەری مانگ تێپەڕیە، خەڵک لە چاوەڕوانیە کە شتێ بکڕێ بۆ جەژن، خەڵک لە چاوەڕوانی ئەوەیە کە کرێی خانوەکەی بدە، خەڵک لە چاوەڕوانی ئەوەیە کە پێداویستی بۆ ماڵ و منداڵەکەی بکڕێ. بەڵام لەبەر ئەوەی کە ئەوەندە لە ژیانێکی خۆشدا دەژین، ئەوەندە لە ژیانێکی شاهانەدا دەژین، باوەڕ ناکەم مەلیکەکانی ئیسپانیا و بەریتانیا و دەوڵەتانی عەرەبی بەقەدەر دەسەڵاتداران و ئێرە و سەرکردە و ماڵ و منداڵەکانیان خۆش بژین. بەڵام لەسەر حسابیشێ لەسەر حسابی ملەتێکی ڕەشوڕوت، لەسەر حسابێکی ملەتێکی بەشخوراو. ئێستا 9/6 موچە دوا کەوتووە تواوەکو ئێستاکە هیچ جەدوەلێک ڕانەگەیەندراوە بۆ دابەشکردنی موچە. کە جەدوەلیش ڕادەگەیەندرێ ئەو پارەی هەر هاتووە پێیان غەدرە بە ڕۆژێک بیدەن، بە 2 ڕۆژ بیدەن، دێن لیستێکی بۆ ئامادە دەکەن. ئەگەر جەژن نەبایە لەوانێ بەدە 15 ڕۆژ دابەشیان بکردە، بەس لەوانێ لەبەرەوەی کە چووکە جەژنە نزیکە بە 6 ڕۆژێک بیا خۆت بە چەند ڕۆژێک تێپەڕێن. ئەم کاک عەبدوڕەحمان لە هەولێر سڵاوی خوا دەبێم کاتت باش. سادی بەڕێ سڵاوی خوای لە جەنابت زۆر بە کورتی خەیر و سەلامی ما قەل وەدەن. ئەکید عەرەبوا دەفەرموون. ئەکید لێرە شتێک بە ناوی سیاسەت. سیاحەت جێی سیاسەتی گرتوتەوە ئەوەی یەک. مامۆستا لێرە دراکۆلیەت و نەرجسیەت زاڵە. و هەر شت ئێمال کراینە، یەکیان خوددا ناسی، دووەمیان خود ناسی، سێمیان خەڵک ناسی، چارەمیان خاک ناسی. کەوا بوو دراکۆلیەت و نەرجسیەت خوددا و خود و خەڵک و خاک ناسی لەبیر ئەو تاقمێ بردووتەوە. کەوا بوو مستحیلی خوایە، مستحیلە مامۆستا بەڕادیۆ و بەرنامە و نازانم کبتیتر ئەسڵ هەرکێ لێ ناگرن. يعني صرخة في واد ونفخة في رماد عرف دلين. اگر انسان كل خوله نجم بخاطر متاوي خويده كوتوا لا صوابه مستحيل ببرامج الراديو التلفزيون والروزنامات على طريق كاك عبد الرحمن ما هو عبد الرحمن كاكا بله يعني خود ئاگاداری کە ماوەی ساڵانێک بوو هەرێمی کوردستان وەکو دەوڵەتێکی سربەخۆ تەعاملی دەکرد، بەڵام ئێستا خەریکە بەڕەکە لە بن پێیان دەردێ و
دەسەڵاتدارەتی بەغدا چەندە بەهێز دەبێ لێرە دەسەڵاتدارەتی هەرێم لاواز دەبێ هەرچی سەلاحیەت هەیە لە ژێر دەستیان دەری دێنن وەکو تێرێکی معقولی لێ دەکەنەوە ئەمە کە بەڕاستی وەکو کورد بۆمە جێی داخە بە حقیقەت یعنی ئێمە دەبا ئێستا بەرەو پێشتر بڕۆیشتبان بەڵام بۆ ئەمە لێ هات والله ما مصاجر بنبوري طبعا قالين اختلاف الرأي لا يفسد في الود قضية أكيد. يعني الجامعات مروف للجواز الرأي كانت من واين هابينم من واين بينم اواني طبعا شعارك هي شاو شرم بله كاك عبد الرحمن بله كاك عبد الرحمن بله ما وسجل فرمو سلام يعني ليم زوير نبن فكنت مختصر إمامك وقناعت ملايا أواني لبغداش حكميا بدل طويها ملكتي إيران كنا حميد امتيان جل وإلى عقلية في مكتب حافظي بتواني زاوي بصر دولة شي أندام لأمم المتحدة دولة شي دام تدراو بتواني يعني بودرزة هرم أو تعامل لسير السمنة بشر لقل خلج لقل دنيا بغداش بيدن بخوان كارم دبابو فاروق في دەستەکان خۆش مامۆسەجان دەستەکان خۆش پەیامەکەت گەیشت سوپاس دەکەم کا کارزان بەڵێ فەرمو لە گەرمیان الو السلام عليكم وعليكم السلام ورحمة الله مامۆستا دەستان خۆش بۆ بەرنامە سپاس بۆ بەڕێزت کاک کارزان باشتان هەڵبژاردە بەڕاستی پارتی یەکێتی 10 ساڵە لەم سزادانە تێریان نەخوارد یعنی بەڕاستی يعني أم خانة نشنانات في كل سال خدمت يعني تخوى يعني كافر وكافري خوش وأنتيكا إمرو يعني سرقي دواي كابرا 6 ساعة 6 ساعة بودو 100,000 300,000 ناس سر راي هوا يعني وزران ومقرانية زور بيان نخوش يعني هوا انجا بين فرمان بران بون منو شروجا موشكاتك احتفون ايضا سر راي هوا 20 روز بون من درنگنا تاني وبوخوار موشكا يعني اما انا حقا شيء لوابين يستزاي خلق ذا ما مصايجات بداخل او انت من داوكاريكم اللي هو برز لك دورا عمر يعني خوشدان لكم سر راجل دو جايتر داوم لتان كده مثلا او 50 سوا موشيان راجل او بيوشنو فقير وجرانه يعني كوساخان ده ولا تلفزيون يدول الريوي زماني مار داو بيو كوساخان خوي لغورانا خو ما صار يقم فيها بزن وكلماتي خوي شنو نام شنو يا بيا ما مصالحه بهر حال كاك كارزانجان ئەمە ڕێزمان بۆ هەیە بەڵێ ئافرەتە و وەزیری کاروباری کۆمەڵایەتیە بەڵام کەم و کوڕی هەیە دەکرێت بە جوانی باسیکەی بڵێ کەینا مامۆستا بزانەوە 6 ساڵا لەورە بێوەژن و بێوەژنی کردە موچەکەی بڕا مامۆستاگیان ها بۆ نمونە عێراقەوە 250,000 مانگانە موچەی بێوەژنەدا لای خۆتان معلومە ئەمە بۆ نمونە کاسمی محەممەد شیع سودانی هاتە 2 ملیۆن کەس موچەی هینی بڕێتەوە موچەی ئەم چاودێری کۆمەڵایەتی بڕێتەوە ئەوان ڕەعای اجتماعی پێڵێن پەرلەمانتارەکەی خۆتان شایەتە و بەڵگەیە ڕەعای اجتماعی لە ماڵساگیان ئەمان 56,000 چییە لە 2015 موچەکەی محەممەد ئاودیانی ڕایگرت ئەوەی کۆمەڵی ئینیا گردو ئینیا گردو ئیسلامی موچەکەیانی ڕاگر مامۆستاگیان داواکارم لێەوە چونێکی بۆ بکەن بەرنامەیەکی لێ بکەن دەستان خۆش بێ خەڵکی خەڵکە خڕۆن بەس ڕاستی زۆربەیان نەخۆشن زۆربەیان یعنی بەحتیاجن خەڵک هاوکاریانەکە یعنی لەم کەناڵانە لە کەناڵەکان ڕۆژانە داوای هاوکاریەکە داوای یارمەتیەکەن یعنی من زۆر سپاسی هەواکەم دەستخۆشیدان لێکەم بەس بەڕاستی 50,000 کەس چییە کاکن لە 2015 موچەکەیان ڕاگیریاوە بڕیارێکی محەممەد ئاودیانی ئەوەی یەکگردووی پێم وت من قسەم لەگەڵی کرد کاک کارزان من قسەم لەگەڵ کاک محەممەد هاودیانی کرد ئەو وتی من بە بڕیاری من نەبوو من ئاگاشم لێ قورئان بە بڕیاری ئەو ڕاگیریا لە 2015 یەکگردووی ئیسلامی لە حکومەتەکەی پارتی بەشداری کرد مامۆستا خوار ڕێگەمدا لە حکومەتەکەی پارتی یەکگردوو بەشداری کردو مامۆستاگیان دەست خۆش کاک کارزانجان محەممەد شیع سودانی هاتە بە قورئان 2 ملیۆن کەس 3 ملیۆن کەس بەهاشی بڕێتەوە گەورەکەش بۆ نمونە ئەوە براوە موسەنا ئەمین ئەوە بەر لە داراسیەکانی ئەوە سۆرا عومەر موچەی 300,000 مەسەن نمونە کە ئەوە کە فەقیر وەژار بێ یعنی بۆچێ ئەم موچەی بێوەژانە کوێستانخان بۆ نمونە
6 ساڵە لە وەزیر کاروبار کۆمەڵایەتی بۆ موچەی بێوەژن ناگەڕێ یعنی سەبەبەکەی چییە مامۆستاجان حکوومەت عێراق موچەکەیدا برا ئەگەر حکوومەت هەرێم بۆ نایدا ئەم دزیە لە نایدا یەکێتی پارتی مامۆستاجان موچەکەیان نادا داواتارم لە بەڕێستانە بۆ خوا بۆ دینوماتان بۆ قیامەتان بەڵ دەستەکان خۆشکا کارزان پشتیوان بەخوای گەورە لەبەرەوە زۆربەیان نەخۆشن زۆربەیان خۆشی درۆژخانیان هەیە زۆربەیان داماون بە قورئان خەف خێریان پێکە زۆر چاک زۆر چاک زۆر سپاس خوای گەورە لێتان ڕازی بێ سپاس بە قوربان دەستەکانتان خۆش بێ تەمان بەڵێنی زۆر بە خەڵک دەدرێ و ڕۆژانە بەڵێنەکان دووبارە دەبێتەوە بەڵام بەکردەوە هیچ شتێک نابینین ئەمە چەند ڕۆژێکە بڕیار دەرچووە موچە هاتووە باشە بۆ دابەشی ناکەن ینی بۆ ینی چ دژمنداریەکتان لەگەر ئەو میلەتە هەیە ئەو هێزە ئەمنیانەی کە ئێوە دەپارێزن کاکە شەو نخۆنی بەدیار ئێوە دەکەن ئەو هێزە ئەمنیانەی کە ڕۆژانێک موچەکانیان یەکەم موچە دەدرا لەبەرەوەی کە ئیشتان پێیان بوو شەڕتان پێدەکردن ئاخر بۆ دەبێ وابێ ئەو فەرمانبەرانەی کە کوردن و خەڵکی ئەم وڵاتەن بۆ دەبێ ینی موچیان ئاوا دوا بکەوێ لە کاتێکا پارە هەیە لە کاتێکا موچە هەیە لە کاتێکا ینی لەبەر چی کاک ڕعد لە داقوق بەڵێ گیان بەڵێ کاک ڕعد الو بەڵێ گیان السلام عليكم وعليكم السلام ورحمة الله سلااو لە تۆ لە داقوق و لە تازە و لە خورمات و لە کەرکووک و لە هەموو ئەو منتیقەیە بەڵێ گیان بەڵێ کاک ڕعد بەڵێ گیان بەرنامە جوانە سپاس بە قوربان بەڵێ کاک ڕعد والله من يك مداخليكم هي اما خلق هموي عليه كيتي وبارتي خرافن بس كيتي وبارتي خرافن بو حزب كانتر قبول كان ليها بو حزب كانتر نجوا اوش بسيار يعني موتيام على ما ابري بو خلق كيت الناس جوا هرلان كيتي وبارتي اي باش ام حزب له كانتر ايشان شيا باش اگر تو لمالي گرفتي كتابه خلال كتابه من داله دو صاليكات تيسي بيدكري نا قريب ينجوا قريب ينجوا لفرام زين سونا كاك رعد اما توزي با واقعي بين ده صلاة كاك رعد ده صلاة ده دستي شيء ده صلاة غاسل ده سوانا بلام اما كان بارا ده دستي شيء قينات راسه بارا ده دستي كتيو بارتيه باشي كتيو لي بارتيه اخوا بارتيه لي كتيو اخوا كتينا دي علم بينك اخوا والله هردو كان وانيا كاك رعد بله هردو كان وانيا چکە هەردووچان سنووریان بەدەستەوەی هەردووچان هێزیان بەدەستەوەی هەردووچان قوت و شتێ و خەڵکیان بەدەستەوەی وایە نا بەڵێ ڕاستەکەی دێنە قایمەی موچە ڕانەگەریاوە باشە من پێت دەڵێم کە قایمەی موچە بەحساب چەند ڕۆژە نێردراوە پارە هاتووە بۆ بە ڕۆژێک دوان دابەشی ناکەن بۆ تا ئێستا قایمەش دابەش نەکراوە کاکە یەکشەمەی داهاتووە کۆم ڕۆ جەژنە بەڵێ ڕاستەکەی ئێمە خۆمانش پێشمەرگەین و خۆمانش تخوا کاک ڕعد پێشمەرگەی ئامادەی ڕوحی خۆت دابنەی لە پێناوی کوردستان ڕۆژانێک موچەکەی ئێوە یەکەم موچە دەهات باشە لە بەرامبەر شەڕی داعش 11,000تان لێبریندار بوو 2,000تان لێ شەهید بوو فەرم و زەحمەت نەبێ ئێستا ئەوە چاکەکەی ئێوەیە ئەوە پاداشتی ئێوەیە با بە ویژدانەوە قسە بکەین بە ویژدانەوە یعنی ئێتۆ چەند ڕۆژە 60 ڕۆژە موچە دووەرنەگرتووە کاکە قسەکەی جەنابەت ڕاستە بەڵام ئێمە دەسەڵاتمان نییە بەڵام لە ئێمە عەقدەمترێ حزبەکانترێ جا باشە ئێوە کاکە ئێوە چەکتان بەدەستە دەسەڵاتتان نەبێ حزبەکانی دیکە چێچێکی بەدەستە کاکە ئێوانە تۆ چەکت بەدەستە پێشمەرگەی دەنگت دەگا دەڵێ کاکە من ئامادەم خوێنی خۆم دابنێم من شەو و خونی دەکەم ماڵ و منداڵەکەتان بۆ بەجێ دێڵم ئەی زەحمەت نەبێ بە موچەکەمان نادەنێ دێنێ لیستی موچەدا نەبەزیە بەڕێزم دێنێ لیستی موچەدا نەبەزیە نەوەی نوێ یەک سەرعلانی کرد بەیانی موچەی خانەنشین بەدەنان و ئەنفال و شەیدان ئێ باشە لیزدانە بەزیەت بۆی حەسەن ئەعلانێکە دوم خەڵکە ئەگەر ئەوان پارە بدەن ئەو فڵان وا دەڵێ فیسکە وا دەڵێ ئەو نازانم ئەوە قیمەتی نییە ئەگەر ئەوان بەخۆیان بێن موچەکە بدەن کە هەیانە تۆ دەزانی ئاگات لێکە 3 مانگ لە ساڵی ڕابردوو 5 مانگی ئێستا داهاتی ناوخۆی 8 مانگ لە بەردەستە زیاد لە 2 تریلیۆنە کە پارەژ نادەن ئاگات لەوە هەیە قسەکەی جەنابەت ڕاستە کورەنەوەڵای ئێمە فەقیر و فقەرای ناگاوە نەم شتێ لە نییە ئەزیزی من ئاخر ئێوە کاتێک کە
شەڕێک شتێک دێتە پێش ئێوە دەبێت لە پێشەوە بن لە بەرەکانی جەنگن لە زستانە تۆ قوڕا و نازانم چی با و باران لە هاوینە تۆز و خۆڵ هیچ حسابێکتان بۆ ناکرێ ئێستاش کاکە جان ئێوە حەقی خۆتانە داوا بکەن ئێوە بۆ داوا ناکەن دەستەکانت خۆش کاگرات دەستەکانت خۆش سپاس دەکەم سەرکەوتوبی کاگرات بەداخەوە ینی پێشمەرگە ینی هێزی ئەمنی خۆتان ئێوە دەپارێزن کاکە وەڵڵا عیبە کاکاوە لە بازیان ئێوارە باش گیانەکەم زۆر سپاس بەڕێزی کاکاوە جانم کاتت باش بە قوربان زۆر سپاس چاوەڕێگە لەسەر چی بوو سڵاو لە ئەڵڵایی و لە بازیان و لە باینجان و لە بەردە قارەمان و لە نازام چی هەموو تا دەگاتە کەرکووک قوربانی تۆ کاکاوە ئەگەر دەنج تەلەڤیزیۆنەکەت کسکەی لێک حاڵی دەبین تەوەرەکەیمە ئەوەیە کە سەرەڕای ڕێکەوتن و سەرەڕای کۆمەڵێک بەڵێنی حکومەتی عراقی و هەرێمی کوردستان بەڵام موسا هەردووا دەکەوێ زۆر ڕاستە زۆر ڕاستە پۆشتان بەڕاستی هەچی ئەوە دەسوودە نەتەسەمێنم بۆ نمونە یەک دانە شەشمانە لەو کەناڵەی ڕاستیوانەیە پرۆژەنەوەی دەستەری کرد هەزاری من نەما ئەوە درۆدە لەسە دەستی ئەوە هەزاری من سەری کرد و هەموو پارەکەجێ لە جێبەجێ دەستەوە سەری نەکرد باڵێ ئێوە بەڕاستی هەرێ شتێ ناکرێت لە ئەم هەموو کەناڵەیەوە قساگە خۆمە دیفاع لە خۆ ناکەم بەڵام هەموو هیچتان پێ ناکرێت هیچ کاکاوە باشە منێکی ڕۆژنامەنووس و لە کە دەستگایەکی ڕاگەاندنی فەرمی ئەو وڵاتە ینی حزبێکی ڕێگە پێدرا و قسە دەکەم دیفاع لە مافی تۆ دەکەم خراپەکەی لە چییە؟ يكاد لفرضان حقوقها هذا كوتاجر شيء دوار دون معارضة أمريكا كرافة شون لا بداية حقوق تشكيلية بازار حقوق تجام أجات حقوق كوتاجر على الإمام لحقوق تشكيلية دون معارضة والله بابيد ولا مراجع وركم إما ئەو کاتانەی کە لە حکمیش بووینە خودڵێن وەزارەتمان لەبەردەست بوو لە حکوومەت دابووینە هەموو خەڵکی کوردستان شایە دەکە کە چوە زیرێکمان هەبوو چوە وەزارەتێکی لەبەردەست بوو و چۆن خزمەتی کردووە و چۆن ناوی دیارە تا ئێستا باشە کاکە ئەخزای چۆنە تۆ سیر کە ئێمە تا ئەوان جوان لەسەر کورسەکانیان دابنیشن تا ئەوان هەوڵدەن ئیشی باش بکەن ئێمە لەگەڵیان دەبین کاتێک کە ئەوان دەستیان بە چۆن دەڵێ زوڵم کرد ئێمە ئامادەنی کاکە بەشداری زوڵم بین نەخێر ئەزای چۆنە ناکرێت تۆ هەموو شتێ بڵێ زوڵمە وایە حتمەن دەی خوا ڕەحممان پێ بکە دون قطع حسن جوبا دون قطع لجواب حتى لكن الشيء جواب لا حقوق الشيء يا جواب يجدو كائسة سنها مدي نحيا دار بدي هذا لولا وكشادة دولنا ودي حكانا مخاط دوام وكان فارور جدو أجر وقف كذا فارش ورجلو لا شيء ده عبنا وشادة سركوتو بكاك كاوجان واي أنا تۆ ڕێی خۆتە قوربانی تۆ من دەبێ بە بەڵگەوە قسە بکەم من دەبێ بە بەڵگەوە قسە بکەم زین چۆنە تۆ بەغەڵەت تێمەگا هیوادارم کەس زین چۆنە بەبەستم ئەوەیە کە چەک بەدەستی ئەوان وەیە بەدەستی حیزبەکەی ئەو وەیە ئەو پێشمەرگایەتی بۆ حیزبە دەکا با داوای مافی خۆت بکە بەدەکاکە من پێشمەرگەم و جانی خۆم دادنێم بۆ پارەم نادنێ وایە ئەمنش ئەوە دەڵێم ئێمەنی شەر ئەوە وتووە لا تو على البن سكان بدنا بعد دفاع خدام الجدار في خدام الشالي اقصد هذا اختها هندانا نانا خم نبي زين سونا قربان تو بمكاكا هجان باسو بابتكمان ئەوەیە کە سەرڕای بەڵێنی حکومەتی عێراق و حکومەتی هەرێم موچەی فەرمانبەرانی هەمیشە دوا دەکەوێت یعنی بەڕاستی خەڵک ناحەقی نییە گلەی بکە خەڵک ناحەقی نییە کە دەنگ هەڵبڕێ خەڵک ناحەقی نییە کە بڵێ ئەوەی دەکرێت بەڕاستی زوڵمێک کە دەرحەق بە میلەتە
موچەی مانجی 5 ئێستا نۆی مانجی 6 باشە حکوومەتی عراقی بڕیارە کە بەر لە جەژن موچەی مانجی 6 بدا کەچی دەبینین لێرە تا ئێستاکە موچەی مانجی 5 نەدراوە ئەوە جگەل لەوەی کە هێزانامەکان موچەی مانجی 4یشان وەرنەگرتووە یعنی زیاد لە 65-68 ڕۆژە ئەوەی کە بەڕاستی ئێمە دەیبین کاک کاروان لە هۆڵەندا سڵاوی خوا دەبێم کاتت باش سڵاوی خوا دەبێ لە کارمەندان لە جەناب سوپاس بە قوربان سوپاس جانەکەم لە دەرهێنەر لە هەموو لایەک سوپاس دەجاتیاوانش بە قوربان دەستەکان خۆش مامۆستا جان پێم خۆشە سەرنجێ بەمەسە بەرنامەکە پێم خۆشەوە بەرەنگە ینی ڕوبەڕووی ئەو کەسانە بیت و قسەی منطق و حەقەکەی کە بە شێوەیەکی منطقیانە و عەقلیانە کە بزانێ ئەم دنیاە چۆن نەگوزەری ئەوم پێ خۆشە من پێشنیارێکم هەیە پێشەوەی دەست بە تەوەرەکە بکەم داقەونی لەگەڵ پەڕەکەی دقەیە قسەکە حەزەکەم دوو بەرنامە هەر مامۆستا لەم تەلەڤیزیۆنی پەیامەیە ئیجایە گرتوو بێ یا تەلەڤیزیۆنی پەیام دادگەری کوردستان یەکێکیان مایکی خەڵک لەناو خەڵکا بێ کە هەمیشە لەناو خەڵکا بێ یەکیش کەسان بەرنامەیە چکە بەرنامەیەشکێ لە تەلەڤیزیۆنی چکە ڕۆژانەیە ناوی تەلەڤیزیۆنەکە نابم هەر کەسە بەلەو ناوی خۆی ئەمانە ئەمە من پێم خۆشە جێ شانازیە جێ فەخرە بۆ ئێمەی مسلمان بۆ جەنابە بۆ ئەوانەی ئەم بەرنامە کارەکەن بۆ حیزبی کە حیزبی دادگەریە کە کۆمەڵی ئیسلامیە کە من خوا ئاگادارە لە ئەوڵەوە هەر بە وا دروست بووم کە من ئینسانێکم هیچ حیزبایەتیم نەکرد هیچم نەکردووە لەسەر تەوەرەکەش مامۆستا بەندێکی پێشینان هەیە ئەڵێ خوا تا شێو نەبینێ بەفری تێ ناکە نازان بیستوتەوە یانە شتێکی دۆباتان بیستۆ بڵێ تا شێو نەبینێ بەفری تێ ناکە هەڵبەتە کۆمەڵێک لەو قەومەی ئێمەش خراپەکارن و دوورن لە چاکە و خواپەرستی ئەم شتانە با بڕین بە عامەتەن کەم و کوڕیشیان هەیە بۆیە ئەو زوڵمانەش ئاوا هاتوو بەلەو پیرمان بەڵام من ئەوەی ڕاستی بێ واز لە بەغا بێنە مامۆستا لەسەر تەوەرەکە واز لە بەڵێنەکانی بەغا بێنە چکە ئێمە 33 ساڵە چه حکوممانەکە پارتیوێشێتە حکوممانەکە کورد حکوممانەکە ئێمە با نەڵێن بەڵێنەکانی بەغا ئاوا چوو من لەگەڵا بۆ سوورچانیم کە خەڵکانێک بە بەغایە بە عەرەبی شۆفێنی و ئەمانە داپەڕن بە سەدامە ئەمانە نەمان بەڵام 33 ساڵی نە کورد حکوممانەکە یعنی شوورەیە مامۆستا ئەنوەر ئەمڕۆ لە تەلەڤیزیۆنی پەیامە خۆم بە چاوی خۆم بینیومە لە ژێرزەمینی گەراژی سیارەیە فەردەیەنی فەردە قاریانی ناوەرێ دابەشیەکەن ئەمە ڕەوایە بەڕێوەڵای ئەو میلەتە کە ساڵانێکی زۆرە ئەمانە ئەم تەقاویتیانە خزمەتی وڵاتیان کردووە ئەم پێشمەرگانە خزمەتی گەل و نیشتیمانیان کردووە ئەم مامۆستا فەرمانبەرە ئەمە سوکایەت نییە بە میلەتێک کە دوای 6 ساڵ حکومڕانی لە پارتیوێژێتی بەس ئاسمان ناوە داگیر نەکەن ئاسمانیش بۆیان داگیر ناکەین ئاسمانیشان داگیرە کرد ئیتر ئێمە چۆن قسە نەکەین من لەسەر کوڕی ئەرزیش بووم لەسەر مانگی ژما قسەی خۆمەکەم مامۆستا بۆیە داواکارم زرا بنەوەسن لەم بەرنامانە و ئەمانە چیان تێر نابێ مەگەر خوا چاکمان بۆ کابلێ یەکشتی کەش بەسەر بم مامۆستانەوە پێشەوەی تەلەفۆنەکە داخەمەوە من ئەمریکا ئاوای لە وەزا کرد خوا و کەسە بگرێ وای لە وەزا کرد کە ئەمانە هێنایە خوارۆچکە ئەمریکا ئەرشی زیلایە کە ئەمانە کە هاتن لە کەرەزوو لە ئێرانەوە پێڵاویان لە تیانە بوو زیلیان لە بەرانە بوو دەبڕۆ ئێستا تەماشایان کە بە تەیارە و سیارە و کۆمپانیا و شاخدڕین و باغدڕین و پێشمەرگە هەبوو مامۆستا لە هەموو دنیا پێشمەرگە هەیە یا سوپای دەوڵەت هەیە باخەوانی بەرپرسێ نییە دەستەکانت خۆشکا کارۆنجان زۆر سپاس بە قوربان زۆر سپاس جانەکەم باڵێ چێمان لەگەڵە باب فەرمێ طبعا ئێمە هەرێمێکی سەربەخۆ بووین حسابکە باوەڕتان هەبێ وەکو دەوڵەتێک تەعاملمان دەکرد نەوت دەڕۆی و بەڕاستی لە ڕووی دیبلۆماسی و لە ڕووی ینی ئابووری و سیاسی ینی ماشەڵای لێبێ هەرێمی کوردستان گەیشت بۆ ئاستێکی باش ڕەخمی زۆریش گلەیی بەڵام وای لێ هاتووە ئێستاکە هەموو ئەم خەونانە بۆتە ئەوەی کە وەفدێک بچێت لە بەغدا بپارێتەوە کە موچە بنێرن بۆ هەرێمی کوردستان ئەوانیش لێ بڵێن کاکە ئێوە بەڕاستی
ناوی تەزویر لە ناو لیستەکانتاندا هەیە ئەو ناوانە پاککەنەوە ئەو جاوەرن ئێمە موچەتان بۆ دەنێرین یعنی بۆ وای لێبێ لەبەر چ وای لێبێ کاک سەرباس لە هەولێر بەڵێ کاک سەرباس بەڵێ گیان بەڵێ گیان بەڵێ کاک سەرباس باشی بڵام باشی بە قوربان ذاك حەز دەکەم هەموو ئەو مەشکلانە پێشمەرگە ئەو دوعا و هەموو جانی مەلای دەڵێ چی کاک سەرباس مهم ئەنگۆ لەگەڵ حەزبەکان ڕێککەون دەرێ ئەو خودای بەچی ئەوانە لە ناو دەبەن دەڕۆم داوی حیاتیان نابی ئەوانە نابینم سڵ نابینم ئەو جاوە هەندێک تەنازڵکان ئەوان دی هەندێک تەنازڵکان نابووها ئەمە 20 ساڵە بەڵغەمەی بژین ئەنگۆش هیچ وهابی بقصەوە دەکەن چوونەکەنات کاکە تەنازڵکەن ئەنگۆ هەندێک تەنازڵکەن ئەو عالەمە ئەحەدەکە ئەوانە دەڕۆن لە کۆڵمان دەبێت دەستەکانت خۆش کاک سەرباس زۆر سوپاس